ڕێز خۆشەویستی یەک دوو سەرنجدەر ببڕم لەسەر ئەو هێلکەبارانەی ئەو ڕۆیان هێلکەیە تەماتەیە دارە بەردە لە لاهور شێخ زەنجیدرا چەند فەرقی هەیە لەگەڵ ئەوەی ئەوروپا. بەڕێزان خەڵک لە ئەوروپا یان چەند حاڵەتێک سێ حاڵەت ڕوویدا بوو. یەکەم جار لە بەلجیکا هێرشکرا سەر بە هێلکە هێرشکرا سەر نوێنەراتی هەرێم دوای ئەوە لە بەریتانیا دووجار ڕوویدا لە بەرامبەر نێچیر و مەسرور. ئەوانە ناڕەزایەتێک بوو دژی سۆڵتا خەڵکی ئازادی خواست کردیان. ئەوە زۆر جداوی ئەو ڕۆیەچێتی لە سموت لە ململانەی ڕکابەری سیاسی وەکو هێزی دەسەڵات وەکو تەنگ پێخەڵچینی ڕکابەرە سیاسەکانی دەچی پەنایلۆ دەبا. ئەگەر ئەوەی لە بەرامبەر لاهور کرا خەڵکانی ئازادی خواست بنایە و لاهور لە سوڵتە با یان لەسەر ڕەفتاری کۆنی سیاسی حەقی ڕەوا بوو. ئیشی هەمومان بۆ چۆن ئەوەی لە بەرامبەر سەی سادق لە بەرامبەر مەسرور کرا شتێکی مەسرور لە سوڵتەیە سەرۆکی حکوومەتە بەس لاهور لە سوڵتە نییە. ئەو ڕەفتارانە هاوڕێیان زۆر قێزەوەنەوە. من پێش 3 ڕۆژ لەمەوبەر ئەوە دامناوە لە فەیسبوک بڵاوم کردەوە لە تەلەگرامەکەش بێچێتی بەرنامەیە بوو لە هەڵەبجەوە لەگە لاهوری بکە لاهور نەچوو و دەیانزانی و ئەو ینی بەرنامەدا ڕێژراوە و ئەو ڕەفتارانە یەکێتی لە مێژووی خۆی کوشتنی هەبووە، تیرۆری هەبووە، هێرشی سەر بارەگای هەبووە. بەس هێلکە و تەماتەی لە ڕکابەری سیاسی لە شەقامەکان لە جادەکان نەبووە. ئەوە پارتی لە 92 لە سامی عەبدوڕەحمانی دادوای ئەو دەستی بەو کارە بەڵتەجیانە کرد بە هەولێر و دوهۆک هێرشی بردە سەر بارەگا و شتەکان. و ئێستاش ئەو زانیارە لای من هەیە یەکێتی بەرنامەی هەیە لە کاندیدی یەکێتی هەردێسەڵات لەناو هەولێر سوکاتی پێ بکات. ئەو ڕەفتارانە زۆریش دەبی بەس ئیشی خەڵکی ئازادی خوازە دژ بیت. ململانەی سیاسی سەدان ڕێگا هەیە لە بڕی ئەو ڕهاب و هێلکە بارانکردنە. پارتی بیکە یەکێتی بکە هەر حەزب بەشکە ئێمە بیکەین زۆر جدایە لەگەر ئەوی پارتی یەکێتی بیکە.